إي هوا راسي آقر ده عاردي آقر ده. الله أكبر. أو ديماني أو ضرب الزينة. هيك هذا شو تاخذوسا؟ نايك توبا. أقاتن لي بوهمو نيو ساعات توبا وهالي دولة بربزين لا بش إيريدا لا بيدرين كوتسنا بربزين من خلشي قندي بني رشينم صار بدوري زرزو عشيرتي برادوست أو بخوتان دبين الخلشي أو قندكاني سروا هتاكو قندي بواس همو تصور كراون هیچ هاوڵاتیەکی لێ نەما هاوڵاتی مار و منداڵ لێ نەمایە بەس پیاوەکان ماینەوە و کەسابەتی خۆیان بەجێ هێشتیە لەبەر تۆپبارانی کۆماری ئیسلامی ایران چووکە لە ناوەخۆ کێشەی هەیە لە ناوەخۆ قەیرانی هەیە ئەو قەیرانەی بە حیزبی دیموکراتی کوردستان بفرۆشتەوە کەوان هیچ مجۆڵەکیان نییە لەو مەنتیقەیە ئەوان لە بەربزین و لە سەقەرن بەڵام کە بۆ تۆپباران لە ئەسنای تۆپبارانی ئەوان دێنە خوارێ ڕۆژێک پێش ڕیفراندۆم تۆپێک لە ماری برامدا ئێستاش براژنەکەم هەر بریندارە 5 عملیاتشمان لۆ کردوون لە خستەخانەی ئەمرجنسی ئێستاش هەر ساسمەی دەقەڵ بەدایە و کەس هاوکاری برایم نەکردەوە بە خۆمان خانیەکەمان لۆ چاکردیتەوە کەس لە خۆی ئەمین نییە کەسش نییە ینی داوا لە ئیرانێ بکەکە و ئەو تۆپبارانە ڕابوەستی لە سەمچووکە هیچ سەگدارێکی دیموکرات لەو دۆرەی نییە بەڵام ئیران حەشوایی تۆپادایە و لەناو هاوڵاتیادە و یەک لەوان ئەوتەوە بن جوزی مەکەتی ئێستا جوزەکان هەموو خراپبووینەوە هەروەها ناو ڕزمان کەتێ و ڕزەکەمان خراپیە و خەڵکش ماری خۆی بەجێ ئێستا قوتابخانەکەش قەپات کرایە و قوتابخانەی گوندی بنی ڕەشین قەپات کرایە چەند ڕۆژە قەپاتە و تەڵەبەکان بێبەش بوونێ لە خوێندنێ وڵات بێم ئەولای ئێرە سەقەرێ بەربزینێ گۆڕاسای هەمووی بە تۆپبارانەکە تۆپە تاتنە خوارە لە توابێ پەتریانێ تۆپەڕوەکەی هیچی بارانێت هاتن هیچ لێرەی خوارێدا لە ناو شیناتێنەمە لە پشتەوە ناو ڕەزێمەیدایە بە خودتی خۆن ڕزگار کرێت تا گەشتینە بێواسێ لە بە تۆپە ترس و لەرزاهای و هەموویە بەسانیە و بە خورتی ڕزگارە بین و دنیا هەموو دوژمنامەیە کووردا کوردش خۆ بەخۆشێنە بووینە دوژمنێک ئیران نالێدە تورکیان لێدە عێراقن یارمەتی نادا کەس لێ نەمەیە هەتا بێواسێت زۆر کرایە بنی ڕەشتینە ئەمە لێرە بووین هاویناتەی نێرە شیناتیەکەن گەرم شتەکەن ئێستاش لە بە تۆپە هەراتی وەڵا بەربزین ئەو تەرە ئەو لە سەقەرێرە بەربزینە ئەوە گۆڕاستایە کەوتنای یاخراکرد هەندی لێدە پە تۆپە ئەو لای گۆڕاستای و کەوتنەی زۆر لێدە وڵا کاریگەریەکەی دیارەوە تا 3 گوند چۆڵ کراینە ماڵ و حاڵی خۆمان بەجێهێشت ئێستامە بووینە 3 بەش بەشێک لە سۆرانە یەکێک لە سیدەکە یەکێکش لێرەیە نەتوانین نێرە چۆڵکەین چونکە ژیان و گوزارانمان لێرەیە لەوەتەی بەهارێ ئیشەکەینە تا ئێستاش وەرزی خڕکردنەوەیە لێرە هەتا بێواسەیە 2 مەکتەبەیە ئەو مەکتەبانە داخرینە لە بەرترسی تۆپبارانی وڵاتە ئەو تۆپبارانە ڕائەوەستی ئەگەر ترسەکە نەما ئەو کات مەکتەبەکە ئەکەینەوە و دەوامەکە ئاساییە بیتەوە أو قصبة استعفتي أي بابا هي قريالي بريدك أو تسي براوة ليدا أو تسيوه